ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باشبیسەرانی هێژدار لە ڕادیۆ دەنگیگەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بە مەبەستی ئەنجامدانی دیدار داواکاریەکی نوێیان پێشکەش بە داواکاری گشتی بۆرسا و زیندانی ئیمراڵی کرد. هەریەکە لە ڕێزان سارێجا ڕازیە ئۆستۆرگ ئۆزگۆر فایق ئۆزگۆر ئۆرۆل و مەزلوم دینج لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران داوایان کرد دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی وەک عومەر خەیری کۆنار، حامڵی یڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە پەیوەست بە هێرشەکانی سوپای داگیرکەری تورک و وەڵامدانەوەی گەریلا لا دژی هێرشەکان ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە. هەپەگە ڕاگەیان سوپای تورک 3 جار بافڕۆکەی جەنگی و 866 جار باچەکی قورس تۆپ و هاون بردومانی هەرێمەکانی پاراستنی مێدیای کردو و هەروەها گۆڕەپانی بەرخودانی گردی بەهار بە هێلیکۆپتەری جەنگی بردومان کراوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە لە 19 نیسان لە هەرێمی شەیدەلی ڕۆژاوای زاب گۆڕەپانی بەرخودانی گردی بەهار 2 جار بافڕۆکەی جەنگی بردومان کراوە و لە 20 نیسانیش گۆڕەپانی سپێندارەی گارە جارێک بافڕۆکەی جەنگی بردومان کراوە. هەروەها هێرشەکانی سوپای تورک باچێکی قورس و تۆپ و هاوەن بەم شێوەیە لە ڕۆژانی 20 و 22 نیسان گۆڕەپانی لۆلانی هەرێمی خواکۆرک 3 جار و گۆڕەپانەکانی سپێندارێ و مژەی هەرێمی گارە 86 جار و گۆڕەپانەکانی بەرخۆدانی سەری مەتینە و شیلاتزە و بێشلێ لە هەرێمی مەتینە 159 جار و گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی ئامێدی و گردی بەهار لە هەرێمی شەهیدەلیل ڕۆژاوای زاب 618 جار و باگشتی 866 جار باچەکی قورس تۆپ و هاون بردمان کراون. سانیش با هلیکۆپتەری جەنگی گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەیدەلیلی ڕۆژاوای زاب بردومان کراوە. دەستێوەردانەکانی هێزەکانی گەریلا لا دژی هێرشەکان بەم شێوەیە خراوە تاڕوو. لە 19 نیسان لە هەرێمی خواکۆرکی شەهید کاموران سیستەمێکی سابوتاژ کا پێشتر جێگیرکرا بوو بە سەربازانی تورکی داگیرکەردا تەقیوەتەوە و لایەنی کەم 3 داگیرکەر بریندار بوون و دواتر سوپای تورکی داگیرکرد با هلیکۆپتەر بریندارەکانی لا گۆڕەپانەکە دوورخستوێتەوە. هەروەها لە 19 نیسانیش لە هەرێمی شەیدەلیلی ڕۆژاوای زاب لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ ئامانجێکی هێرشکەر بووە ئامانجی درۆنی کامیکازیەکی نەکانی شەید ئاخین موش. لە 20 نیسانیش لە هەرێمی شەیدەلیلی ڕۆژاوای زاب لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ یەکینەی شەید ئاخین موش با درۆنی کامیکاز گورزیان لە ئامانجێکی هێرشکەرداوە و لە هەرێمی شەیدەلیلی ڕۆژاوای زاب یەکینەکانی شەید ئاخین موش با درۆنی کامیکاز گورزیان لە ئامانجەکانی هێرشکرد لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی داوە. لە وەڵامەیەکی تریشدا لە هەرێمی مەتینە لە گۆڕەپانی بەرخۆدانی شیلاتزێ درۆنێکی بۆم ڕێژکراو لەلایەن هێزەکانی ئاخینموشە و دەستی بەسەردا گیراوە. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریا دیموکراتیک قەسەدا وادەی بەڕێوەچوونی کۆنفرانسی یەکڕێزی هەڵویستی کوردی لا ڕۆژاوا دیاری کرد. دەقی بڵاوکراوەکەی مەزلوم عەبدی بەم شێوەیە و ڕایدەگەێنێ با خۆشحاڵیەوە بە گەلەکەمان ڕایدەگەێنین کە کۆنفرانسی یەکڕێزی هەڵویستی کورد لا ڕۆژاوا لا 26 نیسان بەڕێوە دەچێت. یەکێتی کورد پێویستیەکی نەتەوەییە بۆ چارەسەرکردنی دۆزی گەلی کورد لە سووریا و هیوادارین کە هەموو لایەنەکان بە بەرپرسیارەتی نەوتەوەی خۆیان بەجێبهێنن. لەلایەکی تریشەوە جێ ئاماژەیە لەلایەکی تریشەوە ژنانی ڕۆژاوای کوردستان کە لە 23 ئاداری 2025 کۆنفرانسیان ئەنجامدا داوای یەکڕێزی گەلی کورد دەکەن.
ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەل لە ڕاگەاندراوێکدا ناسنامی گەریلایەکی شەهیدی بەناو دەلیل ماکویانی کە لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە ڕاگەاند. ئاماژە بۆ کراوە هەڤاڵمان دەلیل ماکویان لە 7 کانونی یەکەمی ساڵی 2021 لە هەرێمەکانی پاراستن شەهید بووە. هەپەگە ڕاگەاندووە هەڤاڵمان کە با فەلسەفەی ئاپۆی و بەشداری با موراڵی بوو بە گەریلایەکی نمونەی لە ناوڕێزەکانی خەباتی ئازادی کوردستاندا خۆی لانوێەوە ئافراند و بۆ داهاتووی ئازادی گەلەکەمان خۆی فیدا کرد. لە کۆتایی ڕاگەاندراوەکە داهاتووە لە سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی بنەماڵەی هێژای میلیتانی ئاپۆی هەڤاڵمان دەلیل دەکەین و سەرخۆشی لە هەموو گەلی کوردستان دەکەین و جارێکی دیکە دڵسۆزی خۆمان بۆ بەبیرهێنانەوەی پیرۆزی شەهیدان دووپات دەکەینەوە. سەبارەت بە ناسنامەی شەهید هەپەگە ئەم زانیاریانەی خستووەتە ڕوو. پوریا کازمی با ناسناوی دەلیل ماکویان لە سنە لەدایک بوو لە 7 کانونی دووەمی 2021 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لە ڕاگەاندراوێکدا یادی 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی پیرۆز کرد و دەڵێت ڕۆژنامی کوردستان بۆ ڕووناکردنەوەی کوردستان هەنگاوێکی مەزن بوو بۆ گەیشتن با هۆشمەندی نەتەوەی و تێکۆشانی یەکسانی و ئازادی و بووە خاڵێکی دەستپێک و وەرچەرخان و گزارشتی لە حەقیقەتی کوردستان و گەلی کوردستان کردووە. هەروەها ڕاشی دەگەێنن ڕۆژنامی کوردستان بووە ناوی حەقیقەتێک کە 127 ساڵی ڕابردوو لە ڕۆژهەڵاتی ناوین لا دژی نکۆڵیکردن لە ناوبردن و تۆڵەکردنەوە بووە. هەروەها دەم پارتی ئاماژەی بۆش کردە 127 ساڵە بە هەزاران ڕۆژنامەوانی کورد لەگەڵ هەموو ئازار و ئاستەنگیەکان لەسەر ئەو ڕێگەی میقداد بەدرخان کردیەوە با بڕیارداریەوە درێژەی پێدەدەن. لە کۆتاییشدا ڕای دەگەێنن ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی تەنها جەژنیە و لە هەمان کاتدا سمبۆلی بەرخۆدان و تێکۆشانی حەقیقەتە و دەشڵێن با ڕێز و خۆشەویستیەوە هەموو شەهیدانی ڕاگەاندن بەبیردێنینەوە. بابۆنەی تێپەڕبوونی 127 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و وێڕای پیرۆزکردنی 127 ساڵ یادی ڕۆژنامەگەری کوردی ڕایانگەان لەسەر چاکسازی لە کاری میدیا لە هەرێمی کوردستان و هەوڵەکانیان بۆ بە پیشەیکردنی کاری ڕۆژنامەوانی ڕژدن. هەروە دەشڵێن هاتنە پێشەوەی ڕۆژنامەوانانی ژن گرنگە و بڕیاریان داوە بۆردی ژنانی ڕۆژنامەوانان کارا بکەن. هەر لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بۆ کراوە بەردەوامکاریان بۆ زیدن و کردنەوەی سندوقی خانەنشینی ڕۆژنامەوانانیش کردووە و ڕاشی دەگەێنن ئاڵنگاری زۆر لە بەردەمکاری میدیا لە هەرێمی کوردستان هەیە وەک دەستنەخستنی زانیاری جیاکاری نێوان دەستگاکانی میدیا هەڕەشە دەستگیرکردن و دەست بەسەرداگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانان. سندیکاکە ڕەخنە لە حکوومەتی عێراق دەگرێت بەهۆی جیاکاریکردن لە نێوان ڕۆژنامەوانی هەڵگری پێناسەی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و عێراق لە ناوچەدا پڕێنراوەکان لە پێدانی ماف و ئیمتیازات. بەڕێوەبەری سەنتەری میترۆ پیرۆزبایی 127مین ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی پیرۆز دەکات و شەهیدانی ڕۆژنامە نووسی بەبیردێنێتەوە. هەروەها دەڵێت لەمڕۆدا مەترسیە ناوخۆی و دەریکەکان بۆ سەر ڕۆژنامە نووسان درێژەی هەیە. فرەیی لە هەموو بوارێکدا گرنگە و ئێمە پشتیوانی و پشتگیری ئەوە دەکەین کە بەردەوام لە هەموو سێکتەرەکانە فرەیی هەبێت، بەڵام فرەیەکی ڕاستەقی نەبێت. بەداخوانێ بەشێکی زۆر لە دامەزراوە میدیاەکان سەر بە لای پارت و لایەنە سیاسەکانن بە شێوەی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ. ئەمەش کاریگەری کردوتە سەر بەیانی ڕاستەقینەی میدیا، کاریگەری کردوتە سەری کە ڕۆژنامە نووسەکان و دامەزراوە میدیاکان نەتوانن پیشایەنە مامەڵەی ڕووداوە پێشاتەکان بکەن. پرۆسی ئاشی لە باکووری کوردستان بینیمانە هەموو میدیاکان ڕووماڵیان کردو، بەڵام ناوەڕۆکی ڕووماڵکردنەکە گرفتمان لەسەری هەیە، بۆی کە هەندێک میدیا نەیتوانیوە میدیاکی بە شێوازێکی بە خەتابێکی نیشتیمانی و نەتەوەیی ڕووماڵی ئەم بابەتە بکات کە ئەمە پێم وایە نەک بەتەنها لە پرسی ئاشتی و باکوور تەنهانەت لە زۆربەی زۆری پرسەکاندا بەداخۆی ئەو مشکلمانەیە کاتێک کە ڕووداوێک ڕوودەدەن میدیاکان بە حکمی ئەو ئاڕاستە ئەو ئەجەندا سیاسی کە خۆی هەیەی لایەنداری دەکەوێتە لایەنداری و ناتوانێت بێلانە ڕووماڵێکی پیشیانی بابەتەکە بکات. پێشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم